من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم لو تركاني ژیان سازی لە هزر و بیر و بۆچوونی ئیمامی ماوەردیە باسی ئەومان کرد بە درێژی کە ژیانی ئینسانەکان چۆن ساز ئەبێ. کاتێ ژیان ساز ئەبێ حاڵی تاک تاکی ئینسانەکان ساز بوو بێ. فەرمووی حاڵی ئینسان بە چی ساز ئەبێ؟ بەوەی کە نەفسێکی زۆر مطیعی هەبێ و کۆمەڵی خۆشەویست بە دەوریەوە بن، ئولفەتیان لەگەڵ یەکترا هەبێ، ڕێز و حورمەت و خۆشەویستی لەگەڵ یەکترا ئاڵوگۆڕکەن. فەرمووی خۆشەویستی و مەحەبەت و ئولفەت یا بەهۆی نەسەبەوە دروستە بێ کە ئەویش بەو شێوازەیە وەچەکان بۆ دایک و باوک، دایک و باوک بۆ وەچەکان، براو خوشکەکان لەگەڵ یەکترا، واتە سەر و خوار و تەوزیعاتیش. یان ئەم مەحەبەتە بەهۆی ژن و ژنخوازیەوە دروست ئەبێ و ئەبێتە مایە ڕەحمەت بۆ سازبوونی حاڵی ئینسان. ئەفەرمێ سێهەمین دانە لە ئەسبابی ئولفەت لە بینی ئینسانەکانە بریتێ لە موساهەڕە. وشەی موساهەڕە واتە ژن و ژنخوازی لە عەرەبیە وشەی موساهەڕەی بۆ دانراوە. موساهەڕە لە ئەسڵی وشە عەرەبیەکە ئەگەر وردی کەیتەوە معناکەی بە معنای توانەوە دێ، واتە ئەم دوو عائیلە بۆ یەکتر ئەتوێنەوە، ئەم دوو کەسە بۆ یەکتر ئەتوێنەوە. بۆیە خزمایەتی موساهەڕە ناوی لێنراوە توانەوە، چونکە ئولفەتێکی وەها لە نێوان ئەو کەسانە دروست ئەکا هەندێک جار وەک توانەوە لەگەڵ یەکترە ئەتوێنەوە. ئەفەرمێ ئەمەش مناسبەیەکی زۆر گەورەیە کە رب العالمین لە قورئانی پیرۆزە باسی کردووە. فەرموویەتی ومن آیاته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. یەکێک لە ئايات و بەڵگەکانی خوا جەل جەلالوه ئەوەیە لە نەفسی خۆتان کۆمەڵی هاوسەری بۆ خەلق کردوون لتسكنوا إليها، بۆ ئەوەی لەگەڵ یەکترا سوکنایی بدەن بە یەکتری و ئارامی ببەخشنەوە بە یەکتر. وجعل بينكم مودة ورحمة، مەوەدە و خۆشەویستی لەگەڵ ڕەحمەت و بەزەیی لە نێوانتانە دروست کردووە. ئەفەرمێ مەوەدەت معناکەی چیە؟ ئیمامی ماوەردی ئەفەرمێ بە معنای مەحەبەت دێ. ڕەحمەت بە معنای چیە؟ ئەفەرمێ بە معنای حنو و شەفەقەت دێ، بە معنای ڕەحمەت و بەزەی و سۆزەیە کە لە بینیانە هەیە. ئەفەرمێ وهما من ئەوکەد ئەسباب الألفة، چ مەحەبەت و چ ڕەحمەت هەردووکیان یەکێکن لەو بابەتانەی کە زۆر جێی سەرنجن و زۆر بەهێزن لە مەسەلەی دروستکردنی ئولفەت لە بین یەکترا. ئەفەرمێ حەسەنی بەسری تەفسیرێکی تری بۆ ئەم ئاەتە کردووە. فەرموویەتی وجعل بينكم مودة ورحمة. فەرموویەتی مەوەدەت بریتێ لە نیکاح، ڕەحمەتیش بریتێ لە مناڵەکە کە لە نێوانیانە دروست ئەبێ. واتە خودی نیکاحەکە خۆی بە خۆشەویستی دروست ئەبێ، ڕەحمەت و بەزەیش بەهۆی ئەولادەوە دروست ئەبێ. خوا جل جلاله لقرآن أفرمي والله جعل لكم من أنفسكم أزواجا وجعل لكم من أزواجكم بنين وحفدة. خوا جل جلاله لنفسي خوتان هاو سراني بو خلق كردون ولا هاو سركانيش كومالي أولادتان في عطاءك بنين. بنين ليرة دائما العربية بابي تغليب هي أجر هاتو نيرو متي كلب زماني عربي دائما تغليبي صفتي بابلين يا صيغة مذكر أكا بس صيغة مؤنثة وتكرر كشتان في عطاءك وحفدشتان في عطاءك. حفد آية بمعنى وشيء بو خواروا يا معاني تري هي. فما اختلاف بين المفسرين. عبد الله كريم مسعود فرمويتي رضا رحمتي خويل فرمويتي مسألة حفدة بريتيا لوي كإنسان كومالي كتشو أولادي كتشي أبي كأبكان ذوي الأرحام أم شكا أولاد كان وشكان لكتشكان وأبن ذوي الأرحام لكركان وأبن عصبوا
بابلان صاحب إرث بلا أمان ابن صاحب خوشويستي وبزي زياتر. عبد الله كري عباس ابن عباس أفرميه أولادي إنسان وأولادي أولاد كان تاروج قيامة حفد أكا هندي كتير فرمويانا كاكا حفده بمعنى خدمة كارده يعني بهوي أوانا وكومالي أولاد تندس أكويلة مسألة جن خوازي أبنا خدمة كارتان زور بپله بدمتان ويان كاركانتان بوجه أكن لدعاء قنوتا كلمة كمان هي علين إليك نسعى ونحفد خواهي إما بولاي تو هنگا وأنين ونحفد يعني بلا أكين لخدمة كاريا يا إلهي أم كلمة حفد ليرا بمعنى أودي كومالي خدمة كار كزور خدمتانا زو بدمتانا ودين بهوي شيو بوتان دروسي بهوي زواج وبهوي بروسيها وسرگيريو أفرمي هميشه عرب طبيعتيان أو أبو كسي دور بو بيليان يا دجمناتي لبيننا أبو بهوي مصاهرة دجمناتي كان كجانوته ودورياتي كان نزيك كردوته حتى أو كسي كوارقيان لي بو مؤانس لقليان أو كسي دجمنيان بو موالي وهاوكار لقل أمانة هميشه هولان داو لنيوان دو قبيلة زور قورا هولان داو جن خوازيه به حتى يزيد كوري معاوية رحمة خوي لي أفرمي كاتك يكيك رملي خواز يكي لخيزانة كاني ك لآل زبير بو أفرمي دواي فرمي والله لدلما آل زبير خوش من أويستن رقم ليان بو استزور مخوشون لبر أويكا أم أفرتم خواستهم أفرتا أون دا مصاهرة كتأثيري كل أويكا شون نزيق ببينا ولا يكثر وتراوى المرء على دين زوجته إنسان بياو لسر دينك أو تيان لسر ديني خزانكيتي شو كزور كات ميل وهاي لي أكا شوين أفرتك بك شوين فكر وبرنامج طبعا فكريك هيك دو بابلن دو شت هي أبي ملاحظك لما مسألة آية أفرتك مسلمان زواج بكسيكي غير مسلمان آية أتواني كاري قري لسر أو غير مسلمان دابني يان إمرأة أفرتها هم لشريعتها لدى سيبيا وناتوانا كاري قري دابني يان مخاطرة بحياتي خوي بوي لشريعتها الرقا ندرا وأفرتك شوبكا أفرتك مسلمان بغير دين بلا ما قر كسيكنا ملتزم بو آية أفرتك ملتزم أقر زواجي لقلا كرت مسألة كفر وإسلامنا أمش هر مسلمان أو يعني هر مسلمان أما أفرتك ملتزم أو كرهنا ملتزم أيا أفرت التأثير أكل سر أو بيا بوجوران كاري بلا تأثيرك المرء على دين زوجته إما طبيعتك من هي لملتي كردة أجرق من لك سبب قد جن خوازي لقلا ناكن العربة أمش تبع عكسه أجرق يعني ليه بإنجاز جنيان دعوتي إنجاز جنيان ليه خواستون هو أو نارحتي وشتل النواني أنا نمن يعني أو تندي لنواني أنا نمن هو فعلا يجبوت السبب أو يكل النواني أنا نمن دي نكاح مصاهرة يعني أمن دب هذا خزماتي لمسألة جن خوازية أم ألفة جور دروسك بويا بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمويتي أفرد لبيناوي شوارشتا أخوازري عربي جوتوي أنا أفرد بوشي أخوازي لبيناوي بينشتا أنا يا مالي زورة يا جمالي زورة يا ديني زورة يان ألفتي زورة عربوان وتو يان ألفت دروس أكل بيني وعائلانا يان تعفف ووي إنسان أخوي بارز الأخراب كاري خوشويس فرمويتي تنكح المرأة لأربع لبرد شوارشت آفرتان أخوازرين لمالها مال سرة ساماني بو جمالي بو حسبي بو ديني فعليك بذات الدين خوشويس أفرمين برو أواب بأنك خاون دينا تربت يداك دست أجتنا وقلوة دست أجتنا وقلوة ما بس لتشيا ما بس لأويا كخيرك زور قورت توشبه چونك بياوكان خوا جل جلاله خلقي كردون لبناي بنيادي ترابة بنيادي الزوية همو أم تعميراتي سر زوي كأبن ري بدستي بياوكان أكريه بويا كأفرمت تربت يداك چون إنسان خانويك دروسك يان مالك مثلا دروس أكا مانو أبي لقل أم مالاتا دروسي أكا وترتيبي أكا ومضبوطي أكا بهمان چشن
لەگەڵ ئافرەتێکی دیندارە چۆن ماڵێکی جوان بنیات ئەنێ لە ڕووی مادیەوە ئاوا ماڵێکی جوان لە ڕووی معنەویە بنیات ئەنێ. ئەفەرمێ عەقدی نیکاح لە پێناوی ماڵە یەکێکە لە دەواعیە زۆر بەهێزەکان. زۆر ممکنە ئافرەتێک بخوازێ لە پێناوی ماڵە و هەوڵ بدرێ لە پێناوی ماڵە بخوازرێ. کەوابوو ئەگەر ئینسان لە پێناوی ماڵە ئافرەتێکی خواست، ئیمام ماوەردی فەرمێ ئایا ئافرەتی خواستووە یا ماڵی خواستووە؟ ئەڵێ فەالمال ئیذن هو المەنکوح، ئەو کەسەی کە لە پێناوی ماڵە ئافرەتێک ئەخوازێ ئەوە ماڵی خواستووە نەک ئافرەتێک. ڕاستە ئەوە ئولفەتێک دروست ئەکات لە نێوانە، بەڵام ئەو ئولفەتە دەوامی نییە. ئولفەتی ماڵ چونکە ماڵ هەر خۆی بۆ خۆی لای کەس دەوامی نییە. هەر کاتێ ماڵەکە نەما ئولفەت و مەحەبەتەکەش نامێنێ. ئەفەرمێ ئەگەر لەبەر جەماڵ ئافرەتەکەی خواست، جەماڵ بەقای هەیە لەگەڵ ئینسانە بە پێ عمری خۆی، چونکە مەسەلەی جەماڵ نسبیە. ئافرەتێک هەیە لای کەسێک جوانە، ئافرەتێکتر لای هەمانەوە ئافرەتە لای کەسێکتر بجوان نییە. دەی ئەفەرمێ ئەگەر هاتوو بۆ جەماڵیش هەڵی بژارد، ئەفەرمێ لاواسترین لەم مەسائلانە ماڵە ئەگەر بکەوێتە بینی ئافرەت و پیاوەوە، یان پیاوێک بیر کاتەوە بڵێ وەڵا بەرێ ئافرەتەکە وەزیفەی هەیە بیخوازم یا شتێک لەو بابەتانە، ئەوە هەر کاتێ وەزیفەکە نەما، هەر کاتێ موشکیلەکان گرفتەکان نەمان، ئەو کاتە مەسائیبەکان لە بینیانە دەست پێ ئەکە. ئەکرێ لەبەر ماڵ بخوازرێ بەڵام ماڵەکە کاتیە. ئەفەرمێ لەبەر جوانی بخوازرێ، جوانی لەگەڵ عمری کەسەکەدا ئەڕوا. ئەمە خەلەلێک هەیە لە مەسەلەی جوانیە. جاری وا هەیە کەسێک پیر بووە ئەچێ مۆکانی خۆی ڕەشەکاتەوە، تەسەورەکەن دیکۆری ئەم کەسە و جەماڵی ئەم کەسە لەگەڵ یا ئەڕوا، خۆ دووە ئەزانی ئەمە جوانە. ئەگەنە لە حەقیقەتە هەموو عمرێکی ئینسان مەوسیمێکی جوانی خۆی هەیە. لە پیرە مەوسیمی موەسپیەکان جەماڵێکی تایبەت دەدا بە کەسەکە. تۆ بێنە کەسێکی پیر مۆکانی هەمووی ڕەش بە هیچ جەماڵێکی تیان نییە. بۆیە ئەفەرمێت جەماڵ بە پێی زەمەنی عمری ئینسانەکە ئەڕوا تێپەڕ ئەکا. لەمەیانە مەسەلەن ئەوەندە ساڵ ئەخایانێ ئەویان ئەوەندە ساڵ لەوە چێ لە زەمانێکە ڕیشی ماش و برنجی جوانە، بەس لە زەمانێکی ترە ڕیشی سپی تەواو جوانە، لە زەمانێکە ڕیشی ڕەشی تەواو جوانە. چۆن مناڵێک ئەبینی ئەگەر ڕیشی سپی بێ سەرت سوڕ ئەمێنێ، بەخوا پیرێکیش بینێ ڕیشی ڕەش بێ سەرت سوڕ ئەمێنێ، چۆنە بێشتیوە. بۆیە ستایلەکان هەر هەمووی لەگەڵ ئینسانەکانە، لەگەڵ عمرەکانە، لەگەڵ زەمانەکانە ئەگونجێ. کورە بە کۆتایی پێبێن بەڵام ئەم کارەبە بێ ئەمە حەل نابێ. داوامە لە ذاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خۆی بەسەرمانە ببارێنێ، خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە، لەسەر جەم گوناهەکانمان ببورە، گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە و لێمان خۆش بە، دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە، گرفتانێک کە هەمانە بۆمان چارەسەر کە یا رب العالمین. خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئارامی بخەرە دڵ و دەروونمان، حاڵمان ژیانمان ئارام کەرەوە، همتمان بۆ خزمەت بەرز کەرەوە. داوات لێ ئەکەین یا ئیلاهی کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. ئێمە گرفتمان زۆرە یا ئیلاهی، گرفتەکان هەمووی بەرزەکەینەوە بۆ لای تۆ. یا ئیلاهی ڕەحمەت و بەزەیی خۆت هاوارت لێ ئەکەین ئەومان نەخۆشە شفای بۆ بنێرە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان قەرزارە خەری سەرشانی سووکە، ئەومان دەرونی ئارام نییە ئارامیکە. یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت ئەومان گرفتێکی هەیە، یا ئیلاهی گرفتەکەی بۆ چارەسەرکە. خوایە ئارامی بخەرە دڵمان، ئارامی بخەرە ماڵمان، ئارامی بخەرە وڵات و نیشتیمانمان، ئارامی بخەرە شارمان. کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی زۆرن ئەوانەی بە دوای حەڵاڵە ئەگەڕێن، تو گەوری خۆت ئەوەندە حەڵمان بدەرێ محتاجی حەرام نەبین، خۆیان محتاجی حەراممان مەکە. یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە بەزەیی خۆت، بە کەڕەمی خۆت، بە ڕەحمەتی خۆت دوعاکانمان لێ قبول کە، لێمان ڕازی بە خۆت سەرپەرشتیمان کە، مەمان دەرە دەستی خۆمان یا رب العالمین، خۆیان مەمان دەرە دەستی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت، بە بەزەیی خۆت قبولمان کە لای خۆت یا رب العالمین، قبولمان پێ عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین.
خويا داوالي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظمت إيمان من سلامتك يا رب العالمين لم زمني فتنة يا إلهي هانا من بولايتو هنا وإيمان من سلامتك يا رب العالمين خويا جان داوالي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظمت أم درسان بكرم معي ألفته محبته خوشي ورحمته بزي خوتو بسر إما يا ببارنا يا رب العالمين يا إلهي داوالي أكين ئێمە ئەگەرچی کەمتر خەیمان زۆرە لە تاعەت و عەبدایەتیە ئیلاهی تۆ دەرگا خەیرەکانمان بەسەرا بکەرەوە تۆ خۆت لەسەر دینداری بمان ژێنە لەسەر دینداری بمان مرێنە ئارامیمان پێ عەتاکە یا رب العالمین یا ئیلاهی قبوڵمان پێ عەتاکە یا ئەکرەم الأکرەمین سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لبناه من يشو إيوجو بوري وخوال أمان قبولك وفق بني يا رب